با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەش دەکرێت. با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەش دەکرێت. بینەرانی ئازیز لە هەرکوێکن سڵاوی ئێمەتان لەبێ خۆشحاڵم بۆ ئەمڕۆژ بە ئێوەی ئازیز شاد بوومەوە. ئەمڕۆ میوانداری خاتوونێکی زۆر ئازیزمان کردووە کە شاعیرێکی هەزناسکە ئەویش دڵی ڕۆژهەڵاتە. ئەڕۆمە ناوبڕێک و ئەگەڕێمە وڵاتە. بەرهەمەکانی دۆلفینسی خوانەکانتان بەتامتر دەکات. دووبارە سڵاوتان لێبێ. پێش ناوبڕەکە ئاماژەم بۆ کرد کە ئەمڕۆ شاعیرێکی هەزناسک خاتوونێکی جوان لە لای ئێمە میوانە کە ئەویش دڵی ڕۆژهەڵاتە. خاتوون بەخێربێ. زۆر سپاسدانەکەم. ئێوارەتان باش، ئێوارەی سلێمانی باش، ئێوارەی جەنابیشتان باش. سپاس بە تۆ. پێم خۆشە سەرەتا پرسیار لەوە بکەم، ئایا مەرجە شاعیرەکان بە تایبەت خاتوونەکان نازناوێکی شعری لە خۆیان بنێن یاخۆ بەپێی هەلومەرج و بارودۆخی کە تێی ئەکەون بۆ ئەو سەردەمەی کە تۆ بووی بە شاعیرە هەست دەکەین کە سەردەمێک بووە کە هەنێ ئیش هەبوو بۆ ئافرەت نەگونجاوە نەکراوە، تۆش بیر لەوە کردوێتەوە بۆ ئەوەی ئەو نازناوت لە خۆناوە؟ لە ڕاستیە ئەتوانم بڵێم مەرج نییە، وەکو مەرج نییە. ئینسان کە بوو بە شاعیر ناوێکی خوازراوی هەبێ، لە ڕاستیە ئەو بارودۆخە ئەو دروستەکە ئەو ناوە بۆ نمونەوە خۆم بارودۆخەکە وای کردوکە ئەو ناوە بۆ خۆم دانێم. بارودۆخ لەو تۆ سەرەتای کاری شعرێت بۆ ساڵی چەند ئەگەڕێتەوە ئاماژەیەکمان بۆ بکەیوە ئەو کاتە چۆن بووە، چۆن خەڵک لێی ڕوانۆیت؟ ڕاستی من لە مناڵی ئەمنووسی بەڵام قەڵەمێکی کامڵ نەبوو، کرچ و کاڵ بوو. دواتر وردەوردە هەتاوەکو مەسەلەن تەمەنی سەرەتای هەرزەکاری هەر بەردەوام بوو. دوای ئەوە تۆزێ باشتر ئەمنووسی لە پێشتر حکمی تەمەنەکە، بەڵام هێشتا هەر کامڵ نەبوو، ناتوانی پێی بڵێ شعرێکی کامڵ بوو، نووسینێکی جوان بوو، تۆزێ پەرتەوازە بوو شعرەکان. دواتر وردەوردە لەگەڵ گەورەبوونی تەمەنا شعرەکانیش گەورە ئەبن و شەکانیش چڵترە بنەوە. ئەو کاتەش کە چڕتر بوونەوە تر نەمانتوانی بنووسین، یعنی چۆنەڵی سانسۆرێکم لەسەر بوو، نەمەتوانی وەکو کەسێکی ئازاد بتوانم قەڵەم خەمە سەر وەرەقا. بەڕێی خۆم ئەو کاتەش زۆر جوانتر مەنووسی تا کاتێک مەسەلەن حۆڕ بوو. ئەو سانسۆرانت چی بوون کە کۆمەڵگا بوو، خێزان بوو؟ خێزانە کۆمەڵگایە، دەور و پشتە، ئەوەی کە لە ماڵەکە لەگەڵ تا ئەژی ئەو ناوەش ناوە خوازراوەش هەر ئەگەڕێتەوە بۆ ئەو بارودۆخە. زۆر ڕاستە. هیچ کات ئاماژت بەوە کرد کە ئەو کاتێک کە نووسیوتە لە تەمەنێکی هەرزەکاری و مناڵیا بوویت کە شعرەکان کامڵ نەبوون، نووسینەکان کامڵ نەبوون، هیچ کات هیچ شتێک لەو شعر و شتەکانە پیشانی کەسێک گیاوە کە بڵێ بۆ نمونە تۆ سێرێکی بکە بزانە ئەم شعرە جوان نووسراوە چی بوو، ینی کەسێک هەبووە کە ڕێنوێنی تۆ بکە لەو ڕێگەیەوە؟ بەڵێ، بەڵام زیاتر ئەوەی تەرکیزم لەسەر ئەوە بوو حەزم ئەکرد گوێم لێ بگرن، حەزم ئەکرد مەسەلەن من شعر بخێنمەوە، جاری وا بوو بە خەیاڵ بۆ خۆمم دروستە کرد، ئەو شوێنەی منی لێم هەر خۆشم بوو بە تەنیا، حەزمە کرد بە خەیاڵ دروستمە کرد. طبعاً حەزەکەم لەو لاوە بۆستیە
بەخیاڵ دروستمە کرد یەک دنیا خەڵک گویان لە من گرت و هەموو ئاوا کە شعرەکەم تەواو کرد چەپڵیان بۆ لێ ئەیام ئەمە دنیایەکی زۆر زۆر خەیاڵایم بۆ خۆم دروست کرد بوو ئەوەش دەگەڕێتەوە بۆی کە زیاد لە حد تەمەتوعمە کرد بە شعرەکانەوە یعنی لە ڕادە بە دەرخەیاڵ و هەموو شتێکی منیان بردبوو دواتر کەسێکی وانە بووە کە مەسەلەن من کەسێکی وانە بۆ کە من شعرەکان میشان بم ئەتوانم بڵێم شەرمیشم ئەکرد هەندێک جار شەرمم ئەکرد لەوەی کە پێم بڵێن مەسەلەن ئەوەشتە نووسێ نەوەیەک بوو نەوەیەک تۆزێ قورس بوو بۆ کەچ ینی هەستە کرد کە بە ئیشی تۆ نابێ یان چی بۆچی قسەی کۆمەڵگا و ئەزانی چۆنە تۆ لەو تەمەنەیە شعر بنووسی دائیمەن پێ دەڵێن قسەکان لە حەجمی خۆتانە ئەوەیە مەوزوعەکە ئیتر هەستەکەی تۆزی ئەکشیتەوە بەڵام لە ناخی خۆتا هەر ئەیکەی ئەو شتە مەراحەکەیش لای ئێمە کێشەیەکیان هەیە ئەنی هەمومان بۆ مەرحەلەیە تێپەڕین کە شتێکەکەی لە تەمەنی خۆت گەورەتەوە زەق زۆر زەقەمەتەوە لە ناو خەڵکا شتێکی مناڵانەترەکەی خۆتۆ گەورە ئەو مەرحەلەیە ئەو چەند ساڵە بۆ هەمومان بۆ هەموو هەرزەکارێک ینی بەداخەوە مەرحەلێکی زۆر ناخۆش زۆر قورسە زۆر 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 قورسە زۆر 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 بزانین دڵی ڕۆژەڵات سەرەتای نووسینی بۆ ساڵی چەند ئەگەڕێتەوە یەکەم شەعر چی بووکە ئیتر وتی ئەمە یەکەمین شعری منە مناڵیم بواز لێ بێنە بەس چکم شعری مناڵیم هیچ نەبووە هەر لەوانەیە هەر شتێکی زۆر زۆر بچکو لە بێ ینی چەندێڕێکی بچوک بوو بێ بەس بنەما بوون بۆ تۆ بەتەکیید ئەو ڕۆحێتم هەرتیا بووە بس مەسەلەن با بڵین لە هەرزەکاریە شعرێکم نووسی زۆر 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 ینی و شعرە خۆشەویستە لای خۆم ئەویش بە ناوی بینینی یەکەم جار ئەتوانی کۆپلەیەکمان لەوە پێشکەشکەیت بەسەر چاو خۆش بێ هەرکە دیمی بەنەوعینە و جوانێک لە ناو دڵما هەزار خۆزگە دروست بوو بە جارێک خۆزگەم ئەخواست ببمە میوانی بۆ جارێک دەستم بۆ چرکەیەک لە دەستا بێ دەقەینا بە عالەم پێ بزانێت خۆ من بۆ چرکەیەک نەبوو لە تۆ دوور بم دڵەکەم بە قوربانێ بێ لە ئازار و ئێشا خەریکە گیانیشم دەربچێ خۆ دەزانم تۆش گیرۆدەی دە تۆشکوانی عیلاجێ لە ڕوو دیارە تۆش وەک من شێت و شەیدای ئازیزم گەر تۆ جارێ بە ساقەم بی من خاک و خۆڵی بەرپێکەتم گەر تۆ جارێ منێ خۆشویست من هەزار جار دڵت لەتم زۆر سپاس بزانین دڵی ڕۆژەڵات بە چ فۆرمێک دەستی کردو بە شعر نووسین لە سەرەتایە هەر حەزت کردووە بنووسی یاخۆت قوتابخانەیەک هەبووە تۆ درێژە بە کارەکانت بێی لەو ڕێگەیەوە سەرەتایی نووسین وەکو ئێستا ئەم شعری خوێنمەوە بەم فۆرمە دەستم پێ کردووە و بەم ستایلە هەمووشمان هەروە دەست پێ ئەەکەین بەڵام وردە وردە کە مەسەلەن ئەکەویتە ناو قوڵایی شعر هەستەکەی شعر و دنیای ئەدەبی زۆر لەو فراوانترە کە لە شعرێکی قافیەیە بچووکی کەیتەوە شعر لە بڵین لە نووسینی ئازادا زۆر زۆر فراوانتر ئەبێت و خەیاڵەکان و هزرەکانی ئینسان زیاد لە حەد گەورە ئەبێ تمۆحەکانە زۆر زیاد ئەبێت و شەی زۆر جوان و چڕێتە ناو نووسینەکانتەوە ناو فەرهەنگەکەتەوە ئەوەش ئەتوانم بڵێم سەردەمی خۆی بوو چەند ساڵانێک بوو بەڵام دوای ئەوە ئیتر پێویستە بەجددی لەوە تێپەڕیت ئەتوانی قۆناغێکی کە بێنیتە ناو دنیاکەی خۆتەوە ئەو دنیا ئەدەبی کە تایە نووسیت بەپێی ئەوەی کە شاعیرێکی چەند ساڵێکە خەریکی ئەو بوارێت و ناوبانگی خۆت هەیە لەو بوارەیە شاری کوردی هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆیەوە بینیوە لە هەموو ڕووەکانەوە بەداخەوە بارودۆخ و ژیان و کۆمەڵێ نەهامەتی کە بەسەر ئەم میلەتایە پێم وابێ ئەوەنی مێشکمان بە شتە لاوەکیەکانەوە مەشغوڵە ئەوەنە نەمانتوانیوە بە گرنگی بین بە ئەدەبی کوردی بەلای منیشەوە هەموو شوناسی هەموو میلەتێک ئەدەبەکەیەتی ئەو فەرهەنگەیە ئەو زمانەیە بەداخەوە
لە ئێستای وەستاوە ئەدەب وەستاوە من بۆ خۆم وەستاوم. بۆچی هۆکاری ئەوە هەر هۆکاری ئەو هۆکارانە بوو کە باسەکەریا خۆت تۆ بۆچی ئەگەڕێنیتەوە بۆچی تری ئەگەڕێنیتەوە کۆمەلگا معەققە دەبێ بەردەوام لە چۆنەڵی ئەو بە دنیاە ئەو دنیا ئەدەبیە حتا بێ بەرەو تەعقید بوون ئەڕوا بەرە وشک بوونەوە ئەڕوا ئەیتر هۆکارەکەشی بارودۆخەکەیە خەڵکەکە خۆیەتی تااقەتی کتێب خوێندنەوەی نییە ئەنی بڕوا ناکەم هیچ کەسێک کتێبخانەیەکی هەبێ کتێبەکانی می خوێن بێتەوە بەداخەوەی سا بەهۆی سوۆسیال میدیاشە بۆی فەیسبووکەوە خەڵک زیاتر مێشکی مەشغوڵە زۆر خەڵک مێشکی مەشغوڵە ئەنی ئەوەنی کات ئەیابەوە کات نایە بە کتێبێک کات نایە بە بابەتێکی ئەدەبی هەمووشمان ئاگامان لێیە زمانی کوردی کوا چوشێکی تازەیەتە ناو زمانی کوردیەوە بەداخەوە وردە زمانی ئینگلیزی و عەرەبی ئەو عەرەبی بوو ئێستا وردە ئینگلیزی تەناو زمانی کوردیەوە پێمان خۆشە ئینسان هەتا زمانەکان بزانێت وەنیە زیاتر ئینسانترە بەڵام مع الأسف ئەتوانم بڵێم ئەوانەی کە ئیشیان لە ئەدەبی کوردیە ئەکەن ئەوانەش هەر وەکو پێویست پشتیان سار بۆتەوە و گرنگی پێنادەن من وای ئەبینم بەداخەوە بزانین دڵی ڕۆژەڵات سەرچاوی ئیلهامی شعرەکانی بۆچی ئەگەڕێتەوە بۆ کێ ئەگەڕێتەوە بۆ کێ ئەنووسەیە وڵی من زیاترینی ڕووداوەکانی چواردەور وام لێ ئەکا مەسەلەن بۆ نمونە دوو کوڕ لە منتیقەی شارە زۆر لە بەحرەکەی ئیجەیە بەداخەوە گیانیان لە دەزا بۆ نمونە ئەکسەر ئیلهامێکم بۆیە شعریان بۆ ئەنووسم بۆ مەسەلەن بۆ هونەرمەندێ بۆ کارە ساتەکان بۆ بۆنەکان ئەو زائیدەن ژیان و تایبەتمەندی خۆشم لەو لاوە بۆستێ ئەنی قەت خۆت بۆ شعر ئامادە کردووە بڵێم ئێستا شعرێگە نووسم ئێستا بڵێن شعرێکە نووسی ئەیلان خۆم معاناتێکم هەبوویان معاناتی چواردەورەکەم بووە وای لێ کردوم کە بنووسم وەکو ئافرەتێک تا چەند معاناتی ئافرەتانی تر ئەکەی بە ئیلهامی شعرەکانی خۆت حکمی ئێمە خۆمان ئافرەتین زیاتر لە ئافرەتانی تر تێگەین زیاتر لە یەکتریتی ئەگەین بەڵێ تا ئەو کاتی ئاگام لێ بێت چکم زۆر ڕووداوە هەیە کە من ئاگام لێ نییە تا ئەوەی من ئاگام لێ بێت دڵنیا بە کە ناوەستم قەڵەمەکەی من ناوەستێ لەسەر هیچ شتێ زۆر باشە حەزەکەی بە گوێمان لە شارێکی ترە بێت سەرچەڵ چاوە خۆش بێ باخچەی سیاپۆش درۆکان ئەمان بنەوە سەر تابورێک دەستم ئەچێتە خوێنی پاساریەک چیرۆکی تراژی دیا و مردن و عەشقێک پڕ لە رازی گومان کە ئەمان بنەوە بۆ دۆزەخ دواوانەی عیشق تارمایی گومان بوو لەسەر خوانێک خاڵی لەبوون من ڕقم لە درۆکان تا تێ ئەگەم چەند موعجیزە ئەخەیتە سەر باڵە فڕکەی بەرزەفڕ و ئەم کەیتە بەردەڵانێک پڕ لە سێدارە زنجیر بن لە ستایشی نەورۆسەکان سیا پۆشی بەڵاکان کەن بە باڵای شەقامەکان ئیتر بستە باڵەکان بگرنەوە بە هەناسەکان خاو ببنەوە مەرگ بگێڕنەوە بە خەیاڵەکان پیر ببنەوە شەو کاڵفامەیەتەوە ژوورەکان پڕ بکەن لە ڕەنگی سوتا و خوێن بڕوێنن تازە باخچەکان گوڵ ناگرن قەسیدە مل ئەنێ بە مردنەوە ئاخر من تازە بوومەتە نەفرەتی کۆشکەکان بە هەر قەرەج بن دەلیل بۆ ئەو مەرگە ساتە دارستانەکان کەنغەرەکانن شعر گەمژەی ئەیکوژێ سەر ماڕەختان ناکەنەوە بوومەتە لە تەسێوێکی گەنیوی نێو و باخەڵی پیاو سالاری و دارچنارەکان پوکانەوە هەستەکان گەشتنەیە ئەس بڕۆنەوە بۆ لای گوڵە خۆڵەمێشیەکان و گوڵە زەنبەق پیر بوو بەڕەڵڵای کۆمان ئەکاتەوە کاتێک بە ڕەنگی تۆ ئاشنا بووم چاوەکانم پڕبوون لە هەڵاڵە و غەزەل پڕبوون لە بێکەسی
پڕ بوون لە زەریا و دەریاکان پڕ بوون لە تۆ بەستۆ وەرە با هەواری ئەم هەموو خەمە جێ بهێڵین و بچینە باخی گشتی لەگەڵ نالی و مەحوی بدوێین بمکەش بە شیلانەی نێو پەنجەکانت و بە ماچێ کۆمکەرەوە گاڵتە جارێک بەلامانە هات و بە پرتاو گوتی تۆی ئەهلی عاشق کوا معشوق ئەو هەموو عاشقە لێرە بوون خۆ لێرە گوڵێک نییە کەس بیا بە عاشقێک بەڵێ لێرە مردنی پاساری نییە لێرە هەڕاجکردنی ئەوە سیر نەبێت بەلاتانەوە کوا بارانیە کوا چەترێ خێمێک دایگرتووم گاڵتەم بە پزووی ئەو هەورانەش دێ هەور سەرابێکە بۆ نیشتنەوە و بەرماڵ ئەخەمە گیرفانی تیرۆرستان و سەد بریە سەرابێبام لە دامێنی سێوەکەی نیوتن لە هەموو کەس زیاتر ئاگام لە ترازانی دوگمەی تەنیاییە لە بیابانی شەوە لە هەموو کەس زیاتر هەز بە ئازارەکانی من ئەکاشە و هەردووکمان سنگمان فراوانە بۆ خەمەکانی یەک شەوم لە خۆم خۆشتر ئەوەیە چونکە ڕازی من و هەموو عاشقان لە ژێر پەردەی تاریکیە هەڵیان ئەگرن هەر کاتێکیش تاسەی ڕازەکانم بکە لە ژێر تروسکەی مانگ ئەی خوێنێتەوە مانگی هەموو ئەستێرەکانن نزا بکەن بۆ عاشقەکان دڵی من تۆی ئەی شەو ناسراوی بە تاریکی بەڵام لای من تەنها شەوە ئەتوانێ بمبینێت دەستە خۆش بێ دڵکەشخان زۆر سپاس حەزەکەم سام ئەم پارچە شعرە کەمێک ڕەشبینی پێوە دیار بوو مێژوەکەی بۆکەی ئەگەڕێتەوە بۆچی ئەمە نووسی بووتە حەزەکەم من لەگەڵ حەدەسەکانە ئەڕەم شت ئەنووسم بەڵێ بەسێکی ئەومان بۆ بکەی من کەسێکم لەوانەی کە زۆر ڕقم لە درۆیە مع احترامات بۆ بینەران و جەنابیشتان زۆرم ڕق لە درۆیە بەداخەوە لەم ڕۆژگارەیە درۆ بەم بەلامانایەت و ئەڕوا بەم لایە بەو لایە ئیتر ئەو قەسیدەیەم بۆ ئەوە نووسیوە تاکەشت کە من زۆر خەمی پێ ئەخۆم درۆکردنە زۆر ڕاستە مێژوەکەی بۆکەی ئەگەڕێتەوە تقریبا ساڵ و نوێگە بێ نووسیمە زۆر باش زیاتر لەسەر چ شتێک فۆکسەکەی زیاتر لەسەر چ شتێک ئەنووسیە لەسەر خۆشەویستیە نووسی زۆربەی شارەکانن خۆشەویستیە زیاتر بۆ چ شتێکی تر ئەنووسی شارەکانت تایبەتن بۆ نمونە بۆ کەسایەتیەک بێ بۆ باوک بێ بۆ نمونە بۆ دایک بێ بەڵێ تقریبا گشتیە وەکوتم فۆکسی من زیاتر لەسەر درۆیە لەسەر ئەو چۆنەڵێ ینی ئەو خۆ ناشرێنانی لەناو ئینسانە هەیە بۆ نمونەوەکو مەسلەحەتچێتی پێ ئەڵێن ئیستیغلالکردنی پێ ئەڵێن ئیستیغلالکردنی بەرامبەر درۆکردنی پێ ئەڵێن ئالەم بابەتانە ینی من زیاترینی ئەو شتانە زۆرترین مەکات ئەتوانم بنووسم لەسەری نیشتیمانم خۆش ئەوێ بەس کەمترین شعرم بۆ نووسیوە سەبەب زیاتر بەلای خۆت نەبینیوەتەوە خۆی ئستراحەت هیچ مشکلێکی نییە ئەوە ئێمە کێشەمان هەیە حقیقەتی جوایە زۆر ڕاستە حەزەکەم باسێکی ئەوم بۆ بکەی بزانم یەکەم شعرت یاخود یەکەم تێکستت لە بە حکمەوەی چەند ئەو سەردەمەی کە تۆ شعرە نووسیوە گۆڤار و ڕۆژنامە و شت هەبووە لەکوێ بڵاوت کردەوە پێما بێ گۆڤارێکی ژنان هەبوو بەڵێ یەکەم شعرم کە لە گۆڤارەکانە بڵاو بوو بە ناوی شعری ژن بوو ئەویش شعرێکی زۆر جوان بوو ئەوەی کە ئەڵێ ژیان بۆ ژنێک زۆر تاڵ و گرانە ژیان بۆ ژنێک هەمووی زیندانە هەندێکیان لە ماڵ زیندانی ئەکرێن هەندێکیان هەیە بێ ئەتر ئاوا های شعرێکی زۆر جوانە واتە هەر لە سەرەتاوە تۆ ئیشت بۆ ئافرەت کردووە ئیتر خۆم چونکە بژنم بەجددی لەو ئازارە بەردەوام ئەخولێنەوە زۆر ڕاستە هەتا ئێستا شعرێکی نووسینەکەت کراوە بە گۆرانی لەلایەن گۆرانی بێژانە کێ بوو کاک ئاراز محەممەد نەرمەند کاک ئاراز محەممەد لێرەوە ڕێز و سڵاوێکی زۆرم هەیە بۆ و برایەکی خۆشەویستی منە ئەرێ هۆباڵا بەرز گردن هەڵاڵە تایتڵەکەی طبعاً فۆلکلۆرە کلیپیشی بۆ کردووە
بەڵام بڵین ناوەڕۆکی شعرەکە و چوارینەکانی خۆمە. زۆر باشە. پەیوەندیت لەگەڵ هونەرمەندان و شاعیرانی ترات چۆنە؟ پەیوەندیتان باشە بە حکمی ئیشەکەتان؟ بەتەکید لەگەڵ گۆرانی بێژەکانە ئەکسەرێتیان هاوڕێی زۆر 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 خۆشەویستم لێرە وەسڵاو ڕێزم هەیە بۆ هەمویان و لە هەمان کاتە شاعیرەکانیش ئەوە هەر بڵین هەرهینی خۆمن تایپی خۆمن. زۆر باشە. لە جەماعەتی تایپی خۆت مەجیبی کێیت حەز دەکرد شعرێکی شاعیرێکی تۆ بوو نووسیا ینی بوو معجیبیت بڵێ من خۆزگە ئەو شعرە من بنووسیا؟ ئەوان زۆریان وا بە من وتووە. ئەوان زۆریان وا بە من تۆ لێرە ڕێز و سڵاوم هەیە بەس هیچ شتێکی وام لە خەیاڵانیە ناشمێدڵی کەسیانم لێ عاجز بێ بە تایبەت ناوی کەسیان بێنم تێکڕا هەمویانم خۆشەویست ئیشەکانیشیان جوانە بەس وایان بەخۆم بتووە زۆر بیکات. توانیمانە ئێمە کورد ئەدەب بەگشتی شعر بە تایبەتی بە گەلانی تر بناسیێنین؟ توانیمانە ئێمەی کورد بۆچی تۆیەکێکی لەو شاعیرانی کە ئێستا ناوت هەیە کات هەوڵت نایاوە شتێکی وا بکەین کە شعرەکانی ئێمە بە ئەدەبیاتی هەر کاتێک شعری کەسێک کرا بە مەسەڵەن کرا بە منهەجێک لە زانکۆکانی بەشی زمانی زانکۆکانی دەرەوەی بڵێن کوردستان ئەو کاتە منەڵم تەواو ئاعترافی پێکراوە پێم وابێ قسەیەکی وا هەیە لە زانکۆی داران لە بەشی زمان لە بەشی زمان و ئەدەبیات ئیش لەسەر شعرەکانی نالی و مەحویە کرێ بەڵام من نازانم ئاگام لەوە نییە ئەوە لە شاعیرە کۆنەکانە بووە ئەیتر نازانم بۆ ئێستا تۆش هەمان بیرکردنەوە نییە؟ ئەوان مامۆستا بوون تۆ نەڵێ بنچینەی هونەری کوردی و زمانی کوردی بوون بەڵام ئێوە وەکو من مەبەستم لە ئێستا ئێوە خۆتان وەکو لە ئێستاە لەگەڵ ئەو هەموو تەکنەلۆجیایە لەگەڵ ئەو هەموو پشوبوونەوەی دنیا بەڵام تا ئەم دەقێش وای نابینم یعنی وای نابینم شتەکان وا نابینم چی بکەم خۆزگەم وانە بواە. لەگەڵ وەرگێڕانە چۆنی بۆ نمونە شاعیرێکی بیانی وەرئەگەڕێتە سەر زمانی کوردی تۆ لەگەڵ وەرگێڕانەی ئەمە دەق ناکوژێت؟ نابێت. یعنی تۆ لەگەڵ ئەوەی کە دەقەکە شاعیری ڕاستەقینە ئەبێ ئەلێرەوێ بێتە دەرەوە هەر ئەلێرەوێ بێتە دەرەوە داینێت تاو یعنی تۆ لەگەڵ ئەویان ئەوەی زمانی فارسی لەگەڵ حرمەتم بۆ ئەوانەی کە زمانی فارسی زۆر باش ئەزانن ئەوەی زمانی فارسی زۆر زۆر باش و ئیمانم بە شعرەکانی نییە من نایزانم زمانی فارسی نازانم ینی لەبەرەوە تێناگەیت وەری ئەگێڕن وەری ئەگرن خۆی نییە ئەوەی کێشەکە خۆی نییە ئەبێ شاعیر ئەلێرەوە بێتە دەرەوە لە ناڵسنگەوە شعرەکە بێتە دەرەوە هەڵقوڵاوی ناخی خۆی بێ نابێ وشەیەک لە زمانی تووشی و چی ئەمانە بە هیچ شێوەیە لە لای من قبوڵ نییە. هیچ زمانەکانی تر لە ناو شعرەکانتە بەکارهێناوە بۆ نمونە شتێکی عەرەبی بێ وشێکی ئینگلیزی بێ عەرەبی بێ ئینگلیزیم بەکارنێناوە بەس زەندێک جار ئینسان شعرەکەی یعنی وا ئەکات کە تۆ مەجبوری شتێک بەکاربێنی وشەیەکی ئابک بەس ئەلل ئەکسەر هەوڵم ماوە وشەکانم زیاترینی کوردی باش. باسی تازەترین بەرهەمتمان بۆ بکە ئەنجا ئەم بەرهەمانەش بۆ ئێمەیەناوە دەستت خۆش بێ. زۆر سپاس دەکەم. ئەمەی ساڵی چەنە ئەم دوانە؟ ئەوەی 2 ساڵ پێش ئێستایە نازانم تاریخەکەشی لەسەر بێیانە سیدیەکی زۆر جوانە پێما بێت لە 6 تراک پێک هاتووە لە 7 تراک پێک هاتووە زۆر دەمێکی پێم لێ نەگرتووە دەبان بۆ حساب بکەم زام لە چەناییکە 6 تراکە. المهم ئەوە هێناوما بۆ جەنابتان و هیوادارم جێ خۆی بگرێ. زۆر سپاس دەکەم. ئەوە تقریبا 2 ساڵ لەمەوە پێش تۆمارمان کرد چەند شعرێک و چەند قەسیدەیەکم تیا خوێنەوە شتێکی زۆر زۆر جوان بوو بڵاویشمان کردەوە لە شاری هەولێر. لەم بەرهەمانە کامیان لای تۆ زۆر عزیزە؟ ئەگەر عزیزت نەبێ هەر لەبەرەوەی کە خۆشمەوی ئاوا ئەەکەی ئەوەیانە بەڵێ ئەی ئەتوانی ئەوەمان پێشکەشکەیت شارێکی خۆشمەوی بۆ ئامادە کردوین ئەوە ئامادە نیە زۆر داوای لێبوردنەکە دەکەینە کێشە نابێت. ویستم ئەو بڵم زام چۆن بەرهەمی چاپکراوت هەیە چۆن بۆ ئێست ئەم کاتەیە بیرت لەمە کردەوە بە سێدی دەریکەیت؟
وڵی زیاترینی خەڵک گوێ ئەگرێت وایە تاوەکو بخێنێتەوە بە بڕای من باشترین بیرۆکەیە کە بتوانی شعرەکانی خۆ بێ بە گوێی خەڵکە باش چەند بەرهەمی چاپ کراوت هەیە یەک بەرهەمە بەس جارێ لە چاپ نەکراوە جارێ لە چاپکردنی ئەوش تۆزێ بەڕاستی هینی خۆمیتیایە تەماڵی خۆمیتیایە حەزەکەی ئەو شعرەی کە ئامادەت کردومە بۆ بخێنەرەوە دواتر باسی سپۆنسەرەکەین کە بزانین سپۆنسەر بۆ هونەرمەند تا چەند گرنگی هەیە بە چاوان چاو خۆش بێ ئەم قەسیدەی کەی خوێنمەوە بە ناوی کتێبەکەمەوەیە کتێبەکەم بە ناوی چاوانە خەوتۆکانەوەیە زۆر باش چاوانە خەوتۆکان شینایی مەم ڕەشماڵی زین لە چاوانیا ئەبارێ بەنێو ئەستێرەکان ئارام کرد ڕەشماڵی هەموو گۆڕستانەکانم پڕ کرد لە بۆنی بخورد هەڵمی بارانم لە گشتکێلی گۆڕەکانە خۆی ئەنوان تاسەی شەستە باران لەسەر سینەی گشت ژنانی دووگیان ڕوان خەونی ئەیڕەقیبم لە کاسەی سەری گشت کوڕە هەرزەکارەکانە ناشت و خاڵیم کردنەوە لە ڕق مرواری و میسکم بە باڵای عاشقانە دووری ئێوارەیەک لە هەموو ئێوارەکانی دی جیاواز بوو گەوتمە سەما و دەستی هەموو باڵندەکانم گرت و لەسەر شێترین شەپۆلی دەریا ڕوود بوومەوە لە هەموو شت و وەک پەری پۆشی دەریا تابلۆی بارین کۆبانیم کێشا لەسەر پەنجەرە ڕەشەکانم نووسیم تف لە تۆ ئەی جەنگ ئێوارێک من و ئەو ئاوێنەی هاتین بووین ئێوارێک من و ئەو ئاوێتەی هاتن بووین تۆ هاتی لە مەملەکەتی ماندووی من چێژبەری هاتی منت دێوانە کرد هاتی و لەسەر عەرشی دڵم بە بێدەنگی دانیشی خۆشحاڵ بووم دڵم کردە شانشینی پادشایی جەستەم کردە سەبا و داوای نزا و پاڕانەوەت لێک بکات چاوم کردە لانەی پشود لە چی تووڕەی لە چی تۆراوی دڵم و عەرشم بۆت بچوو بوون یا کەنیزەک لە باوەشتانە خەوت و بەگوێی نەکردی یا نزاکانی ڕۆحم بۆ مانەوەت لە عەرشی دڵ ئازاری دایی دەمە تۆرێ من فێر بووم چیتر بێتۆ ئۆقرە نەگرم منت کرد بە مناڵ و چیتر بێبۆنی تۆ ژیر نابمەوە دەمە تۆرێ چیتر عەرشی دڵ زیزت ناکات ڕۆح پاڕانەوەی زیاترت بۆ ئەکا نزای هات هەتا هەتاییت بۆ ئەکات مەمسووتێنە مەمڕەنجێنە نەخۆت کە بەسەرا بوو نەمنیش بە خەیاڵ لە ئامێزی خەیاڵێکی ڕەنگا و ڕەنگ زیندوم کەوە لە باوەشی شەبەنگی بەیانیانە نوێم کەوە لە ئامێز و باوەشی خۆتا بمخەوێنە و گەرمم کەوە دەبا ئیتر نەڕۆم دەبا چیتر نەڕووینەوە ناو ژیانی سەبایی بیرت ئەەکەم تاکو و چاوەکانم ڕەنگی ئەو چاوانە ئەدەنەوە کە لێیان ئەڕوانن بە ئاه و ناڵین وەڵامی لێوانی تر دەدەنەوە تاکو ماچێک دوو جەستت ئاوێزانی یەکتر دەکات تاکو ناوی ڕۆمیۆ و ژولیەت بێت تۆش هەردەمێنی لە نێو خەیاڵی ماندووی لە کاتی خوێندنەوەی ئەو شعرەیە شتێک بە خەیاڵما هات پێشەوەی پرسیاری سپۆنسەرێکە لێکم مۆسیقا لەکوێی شعرەکان توایە یعنی هەر بە عام مۆسیقا ئەبێ بە تەواوکەری بەتەکید شعرەکان بەتەکید هەر شعرێک مۆسیقایتیانە بێت لەلای منەوە شعر نییە بێ مۆسیقایتیا بێت یعنی زۆر شتێتیا بێت لەم سێدێشتا هەر نووسراوە میوزیک بەڵێ نزار زێوەی ئەویش بەڵێ کاک نزارە بەڵێ هین بووە شعرەکان مۆسیقای لەسەرە بەڵێ زۆر باشە بەڵێ
پرسیار ئەوم لێکردی لەگەڵ سپۆنسەریا چۆنی بۆ نمونە هونەرمەند شاعیر ئەمانە دەستیان بگیرێت بۆ کارە هونەریەکانی تۆ چۆنی لەو ڕۆوە؟ وڵی بڵێم چی هەلوانەی هەبێت بەڵام تا تۆ پێ ئەگەیت زۆری ئەوێت منیش نامەیە پێ بکەم سەبەب ئەیتر وایە ئێستا زڕوفە وایە تا ئیشەکانت حەزەکەی مەسەرەن 3-4 ساڵێکی پێ بچێ بەڵام بەڵێ هەر خۆت بێ خۆم لەسەر شانی خۆم بم. زۆر باشە. دڵی ڕۆژەڵات زۆربەی کات ئەیبینم لە فیستیڤالەکانە فیستیڤالە هونەریەکان ئەو فیستیڤالانی کە تایبەت کراون بە شعر وەکو شاعیرێک ئەو فیستیڤالانە چۆن ئەبینیت بۆ ئێستا گرنگەکەی لە چیایە؟ نازانم پەری زۆری پێدراوە یاخود جارێ ماومانە پێویستمان بەشتی باشترە احتیمال هەیە جەنابەت ینی پێشترێ دی بێت بەڵێ بە حکمی کۆرۆنا بەڵێ 2 ساڵ زیاتری شەبێت بێ لە کۆرۆناش من هەر تۆزێ هاتوومەتە دواوە ینی کشاومەتەوە لەو شتانە چکم حەزم لێ نەماوە هیچ شتێک نییە هیچ گۆڕانکاریەک نییە هەر شتێکی ئەکرێ و بۆ بەسەربردننی ئەو ڕۆژە و پڕکردنەوەی کۆمەڵێ فەراقی ناو سۆشیال میدیا و هیچی تر شتێک ناگۆڕێ ینی بەردێ ناخاتە سەر بەردێک. ئەی چی بکرێ بۆ نمونە ئەگەر شتەکە بەرەو پێش من زۆرم خزمەت کردووە سیرکە چەند فیستیڤال کراوە لە شارە زور باشە من هەستاوم چوو ئەو شعرم خوێنێتەوە ئەوەی کە توانی ومە لەو شوێنەیە و ئیشی خۆم بووە زۆر بەڕێک و پێکی کردومە بەڵام هیچشم نەکرد بە هیچ من لێرەوە ئەیڵم هیچم نەکردووە بە هیچ تا ئەم دەقەیە زۆر شتم کردووە تەنانە چوون بۆ مەحوەرەکان شعرم خوێنەوەتەوە دڵی ئەو برا پێشمەرگانم خۆش کردو هەڵبەتەمە وەکو ڕۆحێتەکان قەیناکە بەڵام وەکو ئەوەی کە بڵێ بەردێکمان خستە سەر بەردێ هیچمان نەکرد لەوەی کە کاتی خۆمان بەهەدەررا. ئێستاش ئەمە بۆ فۆزایەکی سۆشیال میدیا ئەیگەڕێنەوە هیچی تر لای من وایە بۆیە ناچمە ناویەوە و کۆڕیشم نەکردووە نزیکی 3 ساڵ زیاترە کۆڕم نەکردووە ئێستاشا پێیان تو حەز ناکەم بچم بەڵێ لە ئێستا زیاتر بەکاری ڕۆژانی خۆتەوە وەنی بزانم لە شوێنی هاوس سەرپەرشتی کۆمپانیای بەڵێ کۆمپانیای شوێنە هاوسمان هەیە بەسێکی ئەو پرۆژەیەمان بۆ بکەی بیرۆکەکەی چۆن بوو؟ بەڵێ وڵی ینی ئیشێکی زۆر زۆر جوانە ئەمەیەت ئاماژە بم بەوە کە کۆمەڵێک ئافرەت زیاترینی ئافرەتی تایە خاتونی تایە ئەو ئیشە ئەکەن ڕۆژانە ئێمە ئەچین بۆ ماڵان بڵێ ماڵەکە پاکەکەنەوە کارمەندبان هەیە زیاترینی ئافرەتە ژنن ئەتر پیاویشی تایە هەنێک ئیشەیە بە ئەو ژنانە ناکرێت بە پیاویشمان لەگەڵا بێ بە زیاترینی ستافەکانمان ئافرەتن ئیشەکەن هەلیکارتان بۆ زیاتر لە چەند کەس ڕەخساندووە؟ لە ئێستاە 20 کەسمان لایە زۆر باشە بەڵێ بەڵام ئیشەڵا بەتەمای پرۆژەکەشمان گەورەترکەین ئیتر وردە وردە چکم ئەمە چەند مانگێکە دەستمان پێکردووە لە سەرەتاین بەڵێ لەگەڵ ئەوەشە حەمد لەخوای گەورە بەزیابێ ئیشەکەمان زۆر بە باشی و ڕێک و پێکی ئەڕۆ و خەڵگلی ڕازیە زۆر باشە کاردانەوەی خەڵک چۆنە خەڵک چۆن بەرەو ڕووی ئیشەکانتان خەڵک پێی خۆشە عنی حەز ئەکا مەسەلەن یەکسەر تەلەفۆنێ بۆ ئەکا لە ماڵەوەیە حەز ئەکا ئەو سەعاتە بچی ماڵەکەی بۆ پاکەیتەوە هەیە وایە من خۆم وابووم جاران حەز ئەکاڵێ ئێستا وەرن ئەتوانن ئێستا بۆ بکەن کە ئەڵێن ئەرەوەڵای ئێستا کارمەندە بۆێنم زۆر زۆر زۆری پێخۆشە یعنی مەحتەلی ناکەم ئاوەهایە ئیشەکە زۆر زۆر سەریعانە ئەبێت. بەتەمان پرۆژەکەتان گەورەترکان لە شارەکانی تری هەرێم لە ئێزا لە هەولێر شوێنە هاوس ئیشەکە لە سلەیمانی ئەوە هیچ مەسەلەن ئیشەکەمان لێر سەرەکیە لە سلەیمانی خۆم بەڕێوەیە بم ئیشەڵا لە داهاتوویکی نزیکە ئۆفیسمانە بێت لە هەولێریش ئیشەکەمان زۆر زۆر گەورەترەکەین لە شارەکانی کەش پەیوەندیمان پێوەکەن بەڵام بەڕاستی لەوێ کارمەندمان نییە وەکو پێویست لە هەولێر هەمانە کارمەند و ئیشیش ئەەکەین بەڵام وەکو شارەکانی تر با بڵین کارمەند نییە و ناشتوانین مەسەلەن زۆر پەرش و بڵاوین لە ئێستاە
وردە 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 دەی لەسەر خێر ئیشەڵڵا. سپاس دەکەم چاوماجەکەم گیانەکەم. من هیچتێکی ئەوتۆم نەماوە خۆت پێشتر ئاماژە پێکرد حەزەکەی شارێ بۆ سلێمانی بخوێنیتەوە ئەگەر پێشەوە شتێکت هەبێ بێڵێت و لە کۆتایی ئەو شارەمان پێشکەشکەیت. بەسەر چاوەکانم وەڵی تر چی هەیە لەوە زیاتر کە ئەمڕۆ من مادووم کردن بە خۆمەوە. سپاسدانەکەم سپاسی ئەم ستافە جوانە ئەەکەم مۆنتێر و کامێرەمان و جەنابی شت هەر هەمووتان ڕێز و سڵاوێکی زۆر زۆرم هەیە بۆتان. چاوتان ماجەکەم هیوادارم تەلەڤیزۆنی سلێمانی لە ئێستاە زۆر زۆر گەورە و زۆر جوانە و ئیشەڵڵا زیاتریش گەورەتر بێ. ئێمە بەڵی خۆمانی ئەزانین. سپاس دەکەم چاوماچەکەم بەستەنها ئەوەنە و هیچی تر. زۆر باشە دەستە خۆش بە دووبارە گەورە کردین حەزەکەی من خۆ حافیزی ئەەکەم و لە کۆتایی بەرنمەکەی تۆ شارەکەمان پێشکەشکە. ئیشەڵڵا. بیرانی عزیز لێرەیە بەم جۆراتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان ئێوارەی سلێمانی بە میوانداری خاتون دڵکەشخان کاباتڵی ڕۆژهەڵات ناسراوە. زۆر سپاس بۆ سپۆنسەری جلەکانم کوتاڵی نەبەست هەمیشە جوانترینەکان لای ئەوان دەسەکەوێت بۆ سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرهەمەکانی دۆلفینسی تا ئێوارێکی تر هەر شاد بن. ئەی شار لە ڕوانی ما لە گفت و تۆما هەر ناوت هەر سیمان ئاسمانی ئەبینم لەو هەستەوە بۆت ئەنووسم هۆگرتم کە خەمی گەڵایەکتم کەچی تا ئێستا گوڵێکە بۆنی نەکردم شەقامێکە ئاوەدانی نەدا پێم وەک بناڵانی شار لە باوەشت نەگرتم ئەی شار لەو هەستەوە بۆت ئەنووسم کە چەند هۆگرتم سلەیمانی لە دیەکانمان تۆم چاندووە کانی و کارێزەکانت ئارانی بۆم سلەیمانم. بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا.